مەتەڵ مانەیە بۆ تەتەڵەکردنی زمان بۆ نمونە دەرێ سەد قودی سەمەد قودی سەتلێ قودی ئەم لە بە چاوەزار ناوێرمەمی برم بەڵام نزیکەی 2000 مەتەڵ دەزانم لە من هەیە و لە تۆ نییە لە دنیا هەیە و لە قیامەت نییە وەڵامەکەی پیتی نونە ئەمە یەکێکە لە مەتەڵەکانی زمانی کوردی کە مەتەڵی زۆر و زۆرا و زۆریشمانێت جا دەمێت لەسەرەوە قسە و باز لەگەڵ خاڵە و شار بکەم هەم خاوەنی کەناڵ دەسەنم شارەزایەکی باشیە لە باری فۆلکلۆری کوردی خاڵە و شار سلااوت لێبێ ماندوو نەبی باشی سیحەت بکە الحەمدوللا چاچی انشاءالله باش دەبی سەلامەت بی دەمێت باسی مەتەڵی کوردیم لۆ بکەی ئێستا وەزعی مەتەڵی کوردی کووە تا چەند خەڵک گرنگجی پێدەدا ئەو مەتەڵی کوردیش لەسەر چ بنەمایەک دروست بووە بەناوی خوا سەرەتا ئێمە دەبی باز لە ناسنامەی نەتەوایەتیمان بکەین کە ویش کەلتورە کەلتور واتە مێژوو واتە ئاین واتە فلکلۆر کەلتور یعنی وەکو بێت سەترێکە بۆ هەموو لە قوپۆپەکانی فلکلۆری کوردی مەتەڵی ژێکێکە لە فلکلۆری کوردی دەکرێت لە چەند بەشێک پێکاتەوە مەتەڵمانەیە بۆ تەتەڵەکردنی زمان بۆ نمونە دەرێ سەد قودی سەمەد قودی سەتلێ قودی ئەوە هەنارە وەڵامەکەی بەڵام ئەگە بێتە سەر بواری تەتەڵەکردنی زمان دەرێ قۆندرەقاوەکە خەڵق قوڕاوی لە قوڕا چەقیەوە قۆندرەقاوەکە خەڵق قوڕاوی لە قوڕا چەقیەوە قۆندرەقاوەکە خەڵق قوڕاوی لە قوڕا چەقیەوە ئەو بۆیە بزانێ و مرۆڤ تا چەند تەتەلەی زمان دەکات هەیتمان وەڵامەکە لە خۆیتی داربی تەڕ یعنی وەڵامەکە یان دەرێ لێو تەڕەدوونە چییە لێو تەڕەدووە وەڵامەکەی لەناو خۆیتی مەتەڵمانەیە بیرکردنەوەی دەوێ مثلا لۆ نمونە دەرێ وەکو پیتەکەی پرسیمان دەرێ لە من هەیە لە تۆ نییە لە دنیا هەیە لە قیامەت نییە ئەو بیرکردنەوەی دەبێ لەناو نووسینەکە هەیە پیتی نونە ئێمە دەکرێت برین خاوەن هەگبێکی پڕاوپڕین لە مەتەڵ بەڵام کۆکردنەوەکەی خەڵکی دەویست کە قۆڵی لێ هەڵمالی باشە خاڵە شار پێشتر مەتەڵ بە شێوەزی بە چاو کەم بوو ئێستا بەڵام زیاتر خەڵک بەکاردین جەنابەت منەوە دەزانم کە کۆمەڵک مەتەڵت کۆ کردیتەوە باسی ئەوم بۆ بکە ئێستا چەند مەتەڵت کۆ کردیتەوە چەند مەتەڵت نووسیوەتەوە لە چەند شاریش ئەو بابەتت کۆ کردیتەوە ئێمە دەبێت باسەوە بکەین مەتەڵ هەروەکی خۆیتی زیاد و کەم نەبووە بەڵام ڕاگەاندن ئێستا گرنگی پێدایە بەرنامەمان هەیە تایبەت بە مەتەڵ خەڵکمانەیە لە پێجەکان تایبەت بە مەتەڵ ئێستا فراوان بووە چاپکردنی کتێبە بۆ پێشان لە نێو دیوەخان لە شەوچرا مەتەڵ دەپسرا مەجلیس گەرم بکە گەرم گوڕبی منداڵەکانیان بزانن تا چەند دەتوانن وەڵامی مەتەڵ بدەنەوە ئێستا شێوازەکە گۆڕایە بۆ نمونە من 32 سارە بەرنامەی ڕاستەخۆمەیە مەتەڵ ئێستا کەناڵی تر شوێنی تر کتێبی تر چاپ دەکرێت لەسەر مەتەڵ دەگەڕێتەوە لۆ سەرچاوەکە من دەکرێت برێم یەکەم بەرجی کتێبم 255 مەتەڵ بوو ئێستا بوویتە نزیکەی 2000 مەتەڵ پیرێژن و پیرەمێر شار و شارچکە گەڕایتم کۆم کردەوە ئێستا وەڵام کوردستانە من زۆربەی گەڕایتم الحەمدوللا لەخوا بەزادی خەرکەچ تەلەفۆن لۆ من دەکا مەسەلەن بە تەمەنەکان دەنە خارشاندێک مەتەڵمان ئێستا سەردەمەکە لۆم نیژ ئاسان بووە لە مەتەڵ دەیرێت تۆمار دەکەم دەنگەکەی وەکو خۆی مەتەڵ یەکێکە لەوەی نابی دەستکاری بکەی وە کەسیش دروستی نابی بکە کە پرسیار نییە باشویستم باسی بکەم هەیە پرسیار دەکات دەرێ و مەتەڵ هەموو شتێک دەبتە مەتەڵ ئەزەمە زۆر جار ڕەخنەم هەیە خەرکەکەی تێناگە پند و مەتەڵ تێکەڵ دەکا پندی پێشینان دەتوانێت کتێبی لەسەر دروستکەی لۆ نمونە دەرخوایە حوەسی دەستی نامەردم نەکەی ئەلەو مەتەڵە یان لە قسەی نەستەغیان لە ئیدیۆم دەتوانێت کتێبێک بنووسی شانۆگەری بکەی دراما بکەیت بەس لە مەتەڵ وە نییە یەک گوشەیە وەڵامەکەی لۆ نمونە مەتەڵک لە بەڕێزت دەپرسم دەرێن لە پێش چاوتە نایبینی وەڵامەکەی ئایندەیە مستەقبەلی خۆتە بێ گوشە دەبی وەڵام دەیەوە ئەوە نییە تو کتێبێک ڕێز بکەی شعر برەی مەتەڵ زۆر ناسکە نابی برەی بۆ نابی برەی ئەەکەم مەتەڵ نابی دەستکاری بکەی بە پیتی لە مەسەندرێ لۆ بەکار دەبی بێ ئەم زۆر جار لەگە مامۆستا عومەر شەقڵە ڕەحمەتی دانیشتم دەیگۆ کورە لەکۆ نەکەی سەرەتان بۆ 20 سال لەوە پێش دەگۆ نەکەی لە مەتەڵ وشەی ئەەکەم بەکاربیینی زمانەکەت بگۆڕی چکەیمەی کورد زمانی دەشتە چی زمانی بن ڕەشمار کۆچەریەکان ڕەسەنترین زمانی نەتەوەکەمانە دەبی لەوانەوە فێرە زمان بین زمانی دایک لەو زمانەیە کە لە ڕەسەناتی بەکاردێ لەناو کۆچەریەکانە باشە هەیە وەڵامی مەتەڵ ئۆگوتت ینی دەبێ وەڵامی مەتەڵ تەنها یەک گوشە بێت بەرێ وەڵامەکە یەک وشەیە جا وشەیەش دەبی وەکو خۆی بەکاری بینی ئێستا هەیە پرسیار دەکا لۆ نمونە پرسیار لەکە مەتەڵ زۆر یەک جیاوازن مەتەڵ لە قوپۆپی فلکلۆری کوردیە پرسیار زانایەکان و زانستەکان تێکەرچێشی نای بکەن شاعیر جودا لەگە هۆندراوە چیرۆکنووس جدا لەگەڵ ڕۆمانوس ئێمە تێکەرمان کردێ بەداخەوە لە قوپۆپی فلکلۆری کوردی سەرەکیترینیان دیارن لۆ نمونە عەقایەت خوانمانەیە حەقایەت بێژمانەیە حەیران بێژمانەیە دانەری حەیرانمانەیە نابێوانە تێکەرکردن باش خاڵە و شار ئەگەر ئاسایبی دەتوانین بڵین چەند مەتەڵت لەبەرە دەزانێ ئەم لە بە چاوەزار ناوێرمەمی برم بەڵام نزیکەی 2000 مەتەڵ دەزانم بەڕێزی 2000 مەتەڵت لەبەرە بەرە 2000 مەتەڵ بەدەمێ لۆ مێژوو شتێک بریم لە پێش من مەتەڵ لەگەڵ لە قوپۆپ فلکلۆری کوردی تێکەڵ کرابوو من هەستام جیاوازم کردەوە ئێستا یەکێک لەو
چار پارچەی کوردستان زۆرترین مەتەڵ ئەزبەریبی الحەمدوللا من ئەوەش فەزلی خوایە جگە لەوەش ئەوە 32 سارە لە ڕاگەاندن من یەکەم کەس بووم بەرنامەی فولکلۆرم کردە ڕاستەوخۆ پێشتر بەرنامەی فولکلۆری تەنها تۆمار کرابوو و یەکێک لەو بەرنامە تایبەتانی مەتەڵ لە رادیۆ تەلەڤیزیۆن و لە ڕۆژنامە گۆڤار بەراورم کردەوە دەگەڕێتەوە ئەو بەهرەی خوا پێویداوم ئەمنم من نەرێم من کە دەرفە مەدەح نەفسه و فەوەقازی بۆ عەرەب و تێچانە بەڵام لەو مێژوودەی بمینێ لە هەر چار پارچەی کوردستان زۆرترین مەتەڵ کۆ کرابتەوە ئەمن کۆم کردەوە